کامەیە؟ تا بسڕۆ لێرە لێرەوە بڕۆم؟ مەڕۆ ئەو خانی هەوا بگەڕەوە مالیک ئەو ڕوو لە هەوا تاکیت خۆیەتی؟ هەوا جلەی مەکە شەعبان خۆیەتی یان نە؟ هەوا وەرە خوارێ سلام علیکم. فەرموون؟ باشی کچی خۆم سپاس دەکەم. بابل لە مارەیە؟ بەڵێ. ئێوە چێن؟ ئەمە دۆست و برادەری باوکی. دقیق بە پرسی پێ بکەم. نایەوێت کچی خۆم نایە ئەمە دۆست و برادەری باوکی وەرە. کاک ڕەحمان باشی؟ کاک ڕەحمان چییە دەرەی نامناسی؟ فەرموستان دەوێ. کاک ڕەحمان ئەتۆ ئەمنی ناناسیەوە؟ ناوەڵە ناناسمەوە. گۆرەم شەعبانی کەم ناس بە بیرە خۆت بینەوە. شەعبان چێیە؟ هەوکە پێی نایە زۆرت لە کاتی ناگرین یەک دوو دەقەت لە کاتی دەکوژین و دەڕۆی باشە؟ بڕوا بکە ئیشم گەلک زۆرە ئەو مەجالەم نییە من. ناوی خوا بێنە فەرمو باوچی وەرە فەرمو فەرمو. ئێستا چیتان هەیە بڵێن فەرموو. ڕەحمان ئەو ئەسەرەتا ئەمنت نەناسیەوە گوتمان قەیناکە و قەبوڵمان بوو بەس پێم برێ ئەو گەنجەش ناناسیەوە لێرە دانیشتیان نەخێر نایناسمە. ئەو پیاوە دەڵێت چی؟ کچم نایناسم کاکەم گۆ ئیشتان نییە ئەگەم گۆ ئیشتان نیە منی شوێ فەرمو بڕۆنە دەرێ کاکە بڕۆنە دەرێ. دانیشە ڕەحمان دانیشە با بابەتەکەی هەموو بژێڕ چ دەژێرنەوە؟ لەسەخ کچی خۆم دەمەیە بابەتەکە لۆ باسکەم کە پێشتر نەتزانیە ئەو کوڕەی کە بەرامبەرت دانیشتیە ئەوە برای تووە